لەم ساڵدا زیاتر لە 23 جار شەپۆلی خۆڵبارین هەرێمی کوردستانی گرتووەتەوە. شەپۆلەکان بە جۆرێکن تا دێت ژمارەیان زیاتر دەبێت و چڕتر دەبنەوە. کاریگەریەکانیان بە گشتی لەسەر کوشتوکاڵ و مرۆڤ زیاتر بەجێ دەهێڵن. مامۆستایان دەڵێن دروستکردنی بەنداو لە وڵاتانی دراوسێ لەسەر سەرچاوە ئاویەکانی عێراق ڕێژەی وشکانی زیاد کردووە و ئەوەش وابەستەی خۆڵبارینە. وڵاتێکی وەکو عێراق زۆربەی وڵات تەسی تێخستووە. یەکێک لەو شتانەی کە بە تەواوی ئیهمال کراوە لێرە ئەو مەسەلەی و سەرچاوە ئاویانەی کە دێنە ناو وڵاتی عێراقەوە. بۆ نمونە ئێمە سەرچاوی ئەومان هەیە لە ئێرانەوە دێتە وڵاتی عێراق، لە تورکیاوە دێتە وڵاتی عێراق. ئەمانە بە هەوەسی خۆیان بە ئارەزووی خۆیان بە بێڕەچاوکردنی یاسا نێودەوڵەتیەکان دەستیان خستە ناو ئاوەکانەوە. بۆ نمونە ئەوەی پاست کرد مەسەلەی دروستکردنی بەنداو بە ڕەزامەندی هەردوو وڵات نەبێ بە هیچ جۆرێک نابێت دروست بکرێت، چونکە ئێمەش بە هەمان شێوە حەقمان مافمان بەسەرەوە ئاوە هەیە. بەشێک لە مامۆستایان دەڵێن ڕوودانی جەنگەکان لە عێراق وای کردووە ڕووبەری وشکانی زیاتر بێت و بۆ هۆی وشکە ساڵیشەوە گەردەکانی خۆڵ بە ئاسانی دەگوازێنەوە. بەشێکی دیکەشیان دەڵێن کاریگەری خراپی لە سەرکەرتی کوشتوکاڵ هەیە. بەشێک لەوەی کە ئەوتێ پەیوەندی بە وڵاتی خۆمانەوە هەیە لە جلو با بڵین چالاکی سەربازی کە ئەکرێت یان کراوە پێشتر بۆتە هۆی کە زیاتر ڕووبەری وشکانی با بڵین زیاتر بێەوە ئەو خۆڵ و تەپوتۆزەی کە لەوە هەیە زیاترشی بێتەوە لە ڕێی هەوا بگوێزێتەوە بۆ ناوچەکانی دیکە لای خۆمان با بڵین. وهروە هۆکارێکی دیکەش ئەوەیە کە مەسەلەی وشکە ساڵی گرمان تەسیری زۆری هەیە. ئەو بەرهەمانەی کە گەڵاپانن بۆ نمونە دارگوێز کە گەڵایکی پانی هەیە، داری ترێکە گەڵای پانی هەیە، ئەمانە کاریگەریکی زۆر لەبەرەوەی ئێمە زانین گەڵا مەستەری دروستکردنی خۆراکە. ئەم خۆڵەکە ئەنیشێت لەسەری ئجازەی ئەوەی پێ نادا ڕۆشنەپێکاتن بکات کە ڕۆشنەپێکاتنیشی نەکرد ڕێژەی بەرهەمەکە ئەکەوێتە ژێری کاریگەری. لەگەڵ هەر شەپۆلێکی خۆڵباریندا چەندین هاوڵاتی دەچنە نەخۆشخانەکان بە مەبەستی وەرگرتنی چارەسەر. بەڕێوەبەرایەتی خۆپاراستنی تەندروستی هەڵەبجە دەڵێن پێویستە ئەو هاوڵاتیانەی کە نەخۆشی کۆندامی هەناسەیان هەیە لە ماڵەکانیان بمێننەوە. ئەوانەی کە لە دەرەوە ئەمێنەوە کارمەندی حکومین یا ئیشیان لە دەرەوە یەک و کارمەندانی هاتوو چۆی هەر کەسێک کە زەراعەتێکی هەیە یان ئیشی کارێکی لە دەرەوە کارێکی خۆی هەیە باشترە کە ماسک بەکار بێنێ و ئاگای لە تەندروستی خۆی بێ و باشترە ناو بە ناو دەموچاوی تەڕکە بە تایبەتی لوتەکانی مەسەرن دەمی بشوا بەو شێوەیە غەرغەری پێ بکە. ئەوانەی کە نەخۆشن ئەسمایان لەگەڵایان ڕەبوویان لەگەڵایە تەنگ نەفەسیان لەگەڵایە پێوتە چێز ئینفێکشن ئەنتیاباتی سیەکانیان لەگەڵایە ئەبێ زۆر ئاگایان لە خۆیان بێت. ماوەی 2 ساڵە بەهۆی کەمی بڕی بارانبارینەوە بە گشتی لە سەراستی عێراق ساڵەکە بە ساڵی وشکە ساڵی ناو دەبرێت. دەیان کانی و کارێز و سەرچاوی ئاوی بە درێژایی وەرزی هاوین بەرەو وشکبوون دەچن. ئەمە ژوای کردووە دیاردەی بە بیابان بوون مەترسیەکی گەورە بێت لەسەر داهاتووی عێراق و هەرێم. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.